پایانی دڵان ئارامش و چێژی قورئان بەرنامەی پایانی دڵان. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد علمتم النشأة الأولى فلولا تذكرون. أفرأيتم ما تحرثون أأنتم تزرعونه أم نحن الزارعون لو نشاء لجعلناه حطاما فظلتم تفكهون إنا لمغرمون بل نحن محرومون. أفرأيتم الماء الذي تشربون أأنتم أنزلتموه من المزن أم نحن المنزلون لو نشاء جعلناه أجاجا فلولا تشكرون. صدق الله العظيم. بەناوی خدای بەخشندەی میهرەبان، بینەرانی عەزیز و خۆشەویستی کەناڵی ئاسمانی پەیام، ئەزیزانی بەرنامەی پەیامی دڵان، ئەسەلامو عەلەیکم وەڕەحمەتوڵڵاهی وەبەڕەکاتوو. خۆشحاڵ و شادومانین بەوەی کە لە ئاڵقەشتری بەرنامە بە خزمەتیەوە عەزیز و خۆشەویستە گەینەوە لە خزمەتی پۆلێکی تر لە مامۆستانی عەزیز و خۆشەویست و قەدرگرانی شاری هەولێر و دەوروبەر و شار و شارستانی تری هەرێمی کوردستان. خۆشەویستان، بۆ ئەڵقەی ئەم جارە باس لە باسی نەمانی بەرەکەتە. ئێمەمان زۆر گلێ و گازاندەی ئەوە دەکەین کە بەرەکەت نەماوە. جا خوددا یار بێ لە خزمەتی ئەو مامۆستا عەزیز و خۆشەویستانە باس لە باسی نەمانی بەرەکەتەکەی. ناخۆ بەرەکەت چییە؟ لە قورآنی پیرۆز و فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم چۆن باس کراوە، هۆکارەکانی نەمانی بەرەکەت چین و هەروەها چی بکەن بۆی دیسانەوە بتوانین بەرەکەتی خوای گەورە بجێڕینەوە بەسەر ماڵ و حاڵ و ئومور و مادە و ژیان و جانمان. بەناوی خۆمان و بەناوی ئەوەی عەزیز و خۆشەویستەوە بە خێراتێکی زۆر گەری مامۆستا عەزیز و خۆشەویستەکانەکەین. مامۆستا زۆر بەخێر بن، خوای گەورە پاداش بخێر بێت. لە دەستپێکە دەڕێنە خزمەتی دکتۆر سامی سورچی. دکتۆر جان، ئەگەر پێمان بڵێ پێناسە و مەبەست لە نەمانی بەرەکەت چی؟ بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله سيدنا محمد وآله وصحبه ومن والاه. اللهم علمنا ما ينفعنا وانفعنا بما علمتنا وزدنا علما. اللهم اجعلنا ممن يستمعون القول فيتبعون أحسنه وأدخلنا برحمتك في عبادك الصالحين آمين. سپاس لو ئەو دەرفەتە مامۆستا بەڕێز و خۆشحاڵین کە لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزانە بەشدارین لە بەرنامەیەکی ئاوا بەپێز و بەکەلێک ئینشاءالله ئەبێتەمایی سوودگەیان یەک بە خۆمان و بە بینەر و
بیسەری قەدرگرانیش ئینشاء الله. دەستپێکێکی باشە جەنابەت بەوە دەست پێ کرد کە بەرەکەت یعنی چی یان نەمانی بەرەکەت یعنی چی، چونکە ئینسان قسە لەسەر هەر بابەتێک بکە ئەبێ خودی مەوزوعەکە بابەتەکە بزانیت. بۆیە زانانی منطق ئەهلی لۆژیک ئەڵێن الحكم على الشيء فرع عن تصوره. ئینسان ئەگەر بێوێ حکم لەسەر شتێک بدە ئەمە لە دەرەنجامی تەسەورەکەیەتی، واتە بینینەکەی لە بۆ شتەکە چۆنە لەسەر ئەم ئەساسە حکم لەسەر شتەکەی ئەدە. بۆیە بابەتی بەرەکەت کە مەقسە لەساکەن ئەبێ بزانین بەرەکەت خۆی وەکو وشەکە چییە لە چی هاتووە و چی ئەگریتەوە، دواترش حتمما مامۆستانی بەڕێز قسەی زیاتری لەسەرەکە. کەلیمەی بەرەکەت کە ئەمە بە کوردی پێ ئەڵێن بەرەکەت، وشەکە خۆی عەرەبیە لە ئەلبەرەکە هاتووە. البەرەکە لە زمانی عەرەبی بە چەند معنایەک هاتووە، یەک لە معناکانی بمعنى الثبوت والدوام، يعني شتێک ئەگەر سابت و جێگیر بیت بەردەوام بیت پێی ئەڵێن بەرەکە. بەرەکە بڕووکەن لە بۆ ئاو بەکار هاتووە البیرکە، يعني ثبوت الماء في الأرض يعني على الأرض، ئەگەر ئاوێک لە شوێنەکە بوەستی بمێنیتەوە پێی ئەڵێن بیرکە. و بەمعنە زیادە و گەشەکردن و نەمائیش هاتووە بەرەکەت. ئەوە وەکو معنە لوغەویەکە. ئەگەر تەماشای قورئان بکەین، خوا سبحانه وتعالى ئەم وشەی لە قورئانە 32 جار بەکارهێناوە وشەی بەرەکە بە مشتەقاتیەوە، زیاتر تەرکیزەکەی لەسەر لایەنی گەشەکردن و بەردەوامیە لە خێر و چاکە. شێخ ڕاغیبی ئەسفەهانی بەڕەحمەت بی ئەفەرمێ بەرەکەت خير الإلهي في الشيء، يعني جعل خير الله سبحانه وتعالى في الشيء. خير إخوة شاكا إخوة لشتيكا، يعني خوا سبحانه وتعالى كبيوي خير وشاكا لشتيكا بخل خيني كوي بكاته ولوي، أما بيدا قوتري بركات. لقرآن طبعا أم كلمة قتمان شنجارك وها هاتوا كلام شوينانا بمعنى بركات وخير زورة. بونا من خوا سبحانه وتعالى باسي باران أكاتن وأنزلنا من السماء ماء مباركا. خوا سبحانه وتعالى لآسمان آوشي مبارشي نازل كردوا، أم مباركا واتا ببيتو بركته لبروي چونك خير ونفعك قالك زور. خوا سبحانه وتعالى وصف قرآن أكاتن بمبارك، كتاب أنزلناه إليك مبارك. قرآن كتابك أخوة فرمي أما نازل من كردوا بوسرته أي محمد صلى الله عليه وسلم لبروي كتابك مباركة ببيتو بركته حتما خير نفعەکەی ئێجگار زۆرە. و خوا سبحانه وتعالى هەندێک جار بە ئەرزەکە ئەفەرمێنی مبارەک، وەکو بابچی قودس و دەوروبەری قودس بارەکنا حەولەه، هەر لە بەرەکەوە هاتووە. خوا سبحانه وتعالى پیت و بەرەکەتی ڕشتووە بەسەر ئەم ئەرزی شام و بە فەڵەستین و قودس و دەوروبەرەکەیەوە. ئیدی بە کورتی معنای بەرەکە لە ڕووی لوغەویەوە ئەم معنایانە ئەگەینیتن، ومعنى اصطلاحية كشي هرنزيك لا معنى لغوية كبمعنى قشة كردن وبردوان خير وبيري زورة. إن جاء بركة سنزورة شي هي يعني وكو تقسيم. عندك زوري بركة زانان أفرمون بركتي جلي وأشكرا من هي، وبركتي خفيش من هي شاراوة. أشكراوية كإنسان وكو هستكان هستي بيبكا خوا سبحانه وتعالى يعني بركة بيخي تمال ورزق روزي وأوانا من داڵەکانی لە ڕووی کەسرەتەوە زۆریەوە ئەمە دیارە کە مشاهدە و بەرەکەتێکی جەلی پێگوترێ. بەرەکەتی خەفیشمان هەیە شاراوەیە، یعنی ئینسان بە حەواس هەستی پێ ناکە. بەڵام بۆ نمونە مەثەڵەن ئینسانێک خوا سبحانه وتعالى لە حادیسەی سیارە ئەیپارێزی، ئەمە جۆرێکە لە بەرەکەتی خەفی. بۆ چونکە ئەگەر تووشی حادیسە بە، ئەگەر خۆشی سەلامەت بە، دەوانێت تووشی نخۆشی بە سیارەکەی خراپ بە چەندین پارەی ئەبێ لەمە سەرف کردبە. یان مثلا لە کڕین و فرۆشتنە جاروا هەیە ئینسان معاملەیەک ناکە، ظاهیران ئەمە بەرەکەتێک تێدانەیە کە نەیکردووە، بەڵام کە نەیکردووە بوویتە سەبەبی ئەوەی کە چەندین زەرەری تر یعنی ئەم ئینسانە لە خۆی وە دوور بێخیتەوە. اینجا بەرەکەتی دنیاویمان هەیە، بەرەکەتی قیامەتیمان هەیە، بەرەکەتی ظاهیر یعنی هەمانە و غەیرە ظاهیرمان هەیە، یان لە کم و لە زۆر. ئەوەی کە گرنگە ئەوەیە کە بزانین بەرەکەت شتێکی معنەویە زیاتر
شتێک نییە بەرجەستە بی بەڵام خوا سبحانه وتعالى بەرەکەتی دێخیتێ بۆ نمونە لە عمری ئینسان جاروایە کەسەکە تەمەنێکی کەمی هەیە لەوایە مەثەرەن 30 ساڵ ژیابی بەڵام ئەم 30 ساڵە مقابلی 100 ساڵی نەفەرێکی دیکە چونکە خوا سبحانه وتعالى بەرەکەتی خستووە یعنی سعد خوا لێ ڕازی بیت تەمەنی 36 ساڵە کە وەفات ئەکا 6 ساڵی لە ناو ئیسلامەتیە بەڵام ئەم پیاوێکەکە وەفاتەکە فەرمێ اهتز له عرش الرحمن يعني ئیمامەکان زۆریان هەروان مەثەڵەن ئیمامی شافعی ئیمامی نەوەوی بەڵێ دەست خۆش بیاخوا سپاس دەکەین يعني بۆ پێناسۆڕکردنەوە جوانە سلامت يا رب بارەکەڵڵا مامۆستا ڕزگاری بەڕێز دێنە خزمەت جەنابتان پێمان بڵێ لە قورآنی پیرۆزدا گرنگیدان بە بەرەکەت چەند و چۆن باس کرا بسم الله والصلاة والسلام على محمد رسول الله هەڵبەت بەرەکەت ئەگەر لە ماڵ بی زیادی ئەکا ئەگەر لە منداڵ بی ساڵحی ئەکا لە منداڵ زیادی ناکە لەگەر لە جسم و لاشەی مرۆڤیت بەهێزی ئەکات ئەگەر لە دڵبی سعادەت و خۆشبەختی پێ ئەبەخشی ئەگەر لە عمر و لە تەمەنیش بی ئەو کادوای لێ ئەکا فعلەن بە خودی مانای بەرەکەتی پێ ببەخشی طبعا سەرچاوەی هەموو بەرەکەتەکان ذاتی الله سبحانه وتعالى لقرآن كأفرمي فتبارك الله أحسن الخالقين لباشان خواهي قول سبحانه وتعالى أو بركتكاتي كالزوي خلق أكا أفرمي وجعل فيها رواسي وبارك فيها سرزوي كخلقي أكا بركة داري أكا زيقا لوا كاتي كي كم مال لبو عبادة لسرزوي داءني ببركة باسي أكا أفرمي إن أول بيت وضع للناس للذي ببكة مباركة لباشان دابزاندني باران لآسمان بو أوي أو زويي بي بركة دار بكا أفرمي ونزلنا من السماء ماء مباركة بركة كيلتيا فأنبتنا به جنات وحب الحصيد همو أو دغلودان ويليك لسر زوي خواهي قول سبحانه وتعالى شيني أكا بهمان حالات بركة لا شوين لزيقا وكو سبحان الذي أسرى بعبده ليلا من المسجد الحرام إلى المسجد الأقصى الذي باركنا حوله أولا روي شوينوا كخواي يقول سبحانه وتعالى بركة داري أكا حتى لروي قرآن كاتي كخواي يقول سبحانه وتعالى باسي أكا كقرآن مباركة لا بدو شواز لمباركات قرآن باسي أكا يك بركتي قرآن لاتباع شوين كوتوتي بوي كاتي كأفرمي مباركة يكسر أفرمي فاتبعوه وأو كاتشي كباسي أكال شوينيش كأفرمي مباركة أفرمي ليدبروا آياته كواتا تسوني مروف لبو قرآن فعلا أو كاتي بركتي بي أدال للجيان لبو اتباع وبركتي شي بي أدال لروي ما نواتا كاني كلناو قرآن داهية حتى بركات لتحية وللسلام خواهي سبحانه وتعالى فرمي فإذا دخلتم بيوتا فسلموا على أنفسكم تحية من عند الله مباركة طيبة يان بركة لروي زمنوا كخواهي سبحانه وتعالى كباسي قرآن أكا مباركة إنا أنزلناه في ليلة مباركة أفرمي إنا أنزلناه في ليلة القدر ليلة قدر الشوي قدرش بهمان حد شوكة ببركة دارة بلان بركتكي لقرآن وورقرتيا حتى زاروي بركة ما لشخص هي پیغمبران عليهم الصلاة والسلام مباركا لعيسى عليه السلام أفرمي وجعلني مباركا وهروها بركة لرزقش كأفرمي ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض أو أنا هم معنى بركة للقرآن ويقول سبحانه وتعالى أو بركة تمام بيبدأ إن شاء الله أقول باداشتو ما مصيبرس بادار من أخوة برس دكتور عبد الله حداد بەهای بەرەکەت لە فرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم بۆ ئێمەمان چۆن باس کراوە و چین الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه دیارە خودی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەکو هاوشێوەی عیسا عليه الصلاة والسلام کە دەفەرمێ وجعلني مباركا أينما كنت خودی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم مبارك بركتي رسول الله صلى الله عليه وسلم كسيد ولد آدم همكو بركتي حسي همكو بركتي معنوي بركة حسي كي بيغمبري خواه صلى الله عليه وسلم أوانيك وشرفي صحبتها وليتي بيغمبريان بيبخشرا صلى الله عليه وسلم رضي الله عنهم
ئەوان فعلا سوودیان لە بەرەکەتە حسیەکەشی کرد. تەمەشا دەکەی هەما خوێندیتمانەوە لە سیرەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم کاتێکەوە لە خەندەق خواردنێکی کەم جابر دروستی کردیە بە بەرەکەتی دوعای پێغەمبەر صلی الله عليه وسلم و دەستی مبارەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم جەیشێکی 1000 نەفەری لێی دەخوا. بە بەرەکەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم کاتێک کە لە حودەیبیە ئاو نییە بخۆنەوە دەستنوێژ پێ بشۆن، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناو ئەو ڕەکوە گچکەی کە لەبەردەستی بووە دەستی مبارەکی لەناو نایە، اینجا ئاو لە بینی پەنجەکانی هەڵقوڵایە ئەو جەیشە 1500 نەفەریە لیان خواردەوە دەستنوێژیان لێشتەوە. ئیتر وەکو عوڕوە باسی پێغەمبەری خوا دەکات صلی الله عليه وسلم دەفەرمی ملوکی شام ملوکی ڕووم و فارس و هەموو ئانم بینیە بەڵام کەسانێکم نەدیت وەکو ئەصحابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ڕێز لە پێغەمبەری خوا بنێ صلی الله عليه وسلم. اینجا لە بەشێک لە قسەکانی دەفەرمی کاتێکەوە دەستنوێژی دەشوش پێغەمبەر صلی الله عليه وسلم کادوا یەختەتیلون على وضوئه، شەڕیان بوو لەسەرەوەی چێ پاشماوەی دەستنوێژی پێغەمبەری بەرکەوی صلی الله عليه وسلم. کاتێکەوە ڕۆژێکیان قەیلولەیەک لە ماڵی ئەنەس دەکا، دەفەرمی ئەنەس دەجێڕتەوە لەو قەیلولەی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم عارقەی دەکا. ئوم سولەیمی دایکی بە فرسەتی دەزانی و چەند دڵۆپێک لە عارقەی پێغەمبەر صلی الله عليه وسلم وەردەگری بە هەر شێوازێک بی پێغەمبەر صلی الله عليه وسلم کە بە خەبەردێ و هەستی پێ دەکات لەو هات کرد دەفەرمی یا رسول الله تاوەکو لەگەڵ بۆنەکەمانی تێکەڵ بکەین پێی بۆن خۆشی بکەین صلی الله عليه وسلم. و کاتێک کە ئوسەیدی کوڕی حوضەیر خوای لە ڕازی بی کە کەسێک بووە سوعبەت و شتوای کردی لەگەڵ ئەسحاب پێغەمبەر صلی الله عليه وسلم بەوێدا دەڕوا دەبینی سوعبەت دەکا بەو دارەی کە پێیتی لە لاتەنگەی ئوسەیدی کوڕی حوضەیر دەدا. ئیتر ئەویش بە فرسەت دەزانین دەفەرمی یا رسول الله من حەق خۆم دەوێ. پێغەمبەر صلی الله عليه وسلم دەفەرمی فەرموو لە لاتەنگەم دەوێت فەرموو نا هەڵی دەوێ یا رسول الله چونکە من کاتێک کە ئەو دارت لێمدا بەو شێوەیە بوو. ئیتر ئەویش پێغەمبەر صلی الله عليه وسلم کە هەڵی داتەوە لە باوەشی دەگری ماچی دەکات لە بۆ تەبەڕوک بە لاشەی پێغەمبەر صلی الله عليه وسلم. والحاصل حتى تەبەڕوکیان بە ئاوی دەمی پێغەمبەر کردی صلی الله عليه وسلم. ئیترەوە خصوصیەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. و لە هەمان کاتیشدا پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای بە بەرەکەت کردیە، دوعای بە بەرەکەتی کردێ لە بۆ مەدینە کە هەمومان نەکرد ئەو کاتی. تەمەشا دەکەی ئێستاش ئەوەی کەوا دەچیتن هەز بە بەرەکەتی دوعای پێغەمبەر دەکات صلی الله عليه وسلم کە چ بەرەکەتێک لێ موجودە. و هەروەها دوعا لە بۆ ئومەتەکەی دەکات اللهم بارك لأمتي في بكورها. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دوعای لە بۆ بەیانی زووی ئومەتەکەی کردیە، هەمومان هەز بە بەرەکەتێک دەکەین. و هەر شوێنێک بەرەکەتی تێدابی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئومەتەکەی لێ دەست نیشان کردیە، یعنی با بڵێن تەوجیهیانی کردیە. لە بۆ نمونە ئاوی زەمزەم دەفەرمی ئینەها مبارەکە طعام طعم وشراب سقم. ئەوەی کەوا برسی بلێ بخوا تێری دەکا، ئەوەی کەوا نەخۆش بی بە ئیزنی خوای گەورە شیفای لۆ دێ ماء زەمزەم لیما شوریبە لە بە هەر نیەتێک دەیخۆیەوە. ئیتر بە هەموو شێوەیەک بە حکمی ئەوەی کە وەکو جەنابی مامۆستاش ئاماژەی پێدا هەموو بەرەکاتەکان لای رب العالمینە. تبارك اسم ربك ذي الجلال والإكرام. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم دەفەرمی كل أمر ذي بال لا يبدأ ببسم الله الرحمن الرحيم أقطع أو أبتر. وكل رواياتان هاتية بركت تيداني أقل بسم الله تيداني لوية لخواردنت لأو خواردنوات لهمو كاريكت يا غلام سم الله وكل بيمينك. وهروها دفرمي اجتمعوا على طعامك أو كسيك دفرمي ناني دخوم التيرنام دفرمي لعلكم يعني بمتفرقين اجتمعوا على طعامكم. بركتي خواردن ناوراسكيتي لولا يبخون كاتي كذا وسلا خزانك بسم الله بك أوز اللهم جنبنا الشيطان وجنب الشيطان ما رزقتنا. و لهموش تكان بو شێوە پێ صلی الله عليه وسلم ئەوەی کەوا بەرەکەتی تێدا تەوزیهمانی کردیە کابرا تیجارەت دەکاتن ئەگەر لەو تیجارەتەی لەو کڕین و فرۆشتنەی ئەگەر ڕازگۆبی عیب و ئارەکەی بە دیار بێخن بەرەکەت دەکەوتە تیجارەتەکەیان ئەگەر کەتمی بکا درۆی بکاتن محقت بەرەکەت و بەیعیهما إلى آخره. لە هەموو شتەکان پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم تەوجیهی کردینە لە بۆ بەرەکەت وەکو گوتیشمان خوای گەورە سبحانه وتعالى شەرەفی صحبەتی بأصحاب بخشي طالما بأيمين بخشي رزاما ورب العالمين لشفاعتكي
إن شاء الله تعالى ببشمان نكا وهورا شرفي صحبتي لا اللهم بهشتي بان برين لفردوس الأعلى بيمان بخشي بارك الله خی گەورە پاداش بەخێر داتەوە. طبعا لەگەڵ داوای لێ بردن تەمەەن و باسە زۆر لەوە زیاتر هەردەگرێت کەمە ماوەی 5 دقیقە باسکەین، بەڵام شکر پەیامەکان دەگا خی گەورە پاداش بەخێرتان داتەوە. لەگەڵ ئێوەی عزیز زۆرۆنی خزمەتی مامۆستا تایف بۆی کە بەدەنگە خۆشەکەی زیاتر بەرەکەتدارمان کا و هەروەها مانگێتە خزمەتی و بەرەکاتەنەکە لەلایەن خوددا بۆمان نازلی بشاڵە. دەڵێن کەسێ بوو ناوی محەممەد لە خوار و لە ژوور محمود و ئەحمەد طه ملقب قريش نسب طه ملقب قريش نسب دەڵێن کەسێ بوو ڕازگۆ ئەمین بوو جێگا و مەسکەنی لە مادینە بوو دەڵێن کەسێ بوو ڕازگۆ ئەمین بوو جێگا و مەسکەنی لە مادینە بوو سەحابەی کیرام لە چوار دەوری بوو هەواڵی ئەبوو بەکر و عومەر بوو سەحابەی کیرام لە چوار دەوری بوو هەواڵی ئەبوو بەکر و عومەر بوو دەڵێن کەسێ بوو خاوەنی وەفا دەست پاک و دڵسۆز بۆ گشت نەتەوە خاوەن موعجیزات قورئانی هێنا خەڵکی لە کۆیلایەتی دەرهێنا خاوەن موعجیزات قورئانی هێنا خەڵکی لە کۆیلایەتی دەرهێنا دەڵێن کەسێ بوو ناوی محەممەد لە خوار و لە ژوور محمود و ئەحمەد طه ملقب قريش نسب دەست خۆشبی مامۆستا خی گەورە پاداش بەخێر داتەوە. بەڕێز مامۆستا حەسەن
مامۆستا بەڕێزانە باسی پێناسە و دەستپێک و ئەوانەی کە لە قورآنە باس کراوە لەگەر خزمەتی فەرمودەکانی پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم، بەڵام بەڕستان پێمان بڵێ پەنجە بخە سەر ئەو خاڵانەی کەوا دەبنەوە هۆکار و نەمانی بەرەکەت چین بۆی شەک و حاڵێکی زۆر دەکرێت بۆی بتوانین خاڵەکان لە بۆمان دیاری بکەین. الحمد لله الذي علم بالقلم علم الإنسان ما لم يعلم والصلاة والسلام على نبيه الأكرم وعلى آله وصحبه أولي المكارم والهمم. گومان لەوە دانیە کە هەموو ئەو هۆکارانەی کە جالب و هۆکاری بەرەکەتن نەمانیان بە پێچەوانەکەی ینی نهێشتنی بەرەکەت، وەکو عەرەب دەڵێ الأشياء تعرف بأضدادها. لە ڕوانگەی ئەم شەریعەتە پیرۆزەوە گەورەترین هۆکاری بەرەکەت ئیمانە. من عمل صالحا من ذكر أو أنثى وهو مؤمن فلنحيينه حياة طيبة. ژیانێکی خۆش دڵێکی ئارام بەرەکەت و نیعمەت و ڕەحمەتت دەوێت، ئەوە ئیمان گومانێکیانە کە گەورەترین بەرەکەتە لە ژیانی ئینسانە. هەموو شتەکانی تر دەبنە فەرعێک لەم بەرەکەتە گەورە، چونکە ئەسڵی بەرەکەت خۆناسین و خواناسین و فەلسفەی بوون لەبەر چاوتاڕوونەدا چ لەوە بەرەکەتە دارتر و گەورەترە. کەواتە نەبوونی ئیمان کە بێباوەڕیە گەورەترین هۆکاری ڕزدانی بەرەکەتە. بۆیە دەبینی لە دنیای ئەمڕۆ لە بۆ مادی معنەویەکان چ فەوزایەک دەبینی. جارێ لە ڕووی معنەویەوە ومن أعرض عن ذكري فإن له معيشة ضنكا، دڵێکی تاریک و وێران لە ڕووی ژیانیشەوە ئەو فەوزایی کە دەبینی ئەم زەویە پان و فراوان و گەورە بزانە چۆن وە تەنگ هاتووە لەسەر مرۆڤایەتی. خەڵکێکی زۆر لە دنیادا هاواری نەکتەنیە هەر بەرەکەت، هەر هاواری بێڕزقی دەکات. ملیارێک مرۆڤ لەژێر هەڵەشەی نەبوونی دەخلێکی ڕۆژانەیە. ئەوە نەک لەبەر ئەوەیە کە لە ژیانە لەسەر ئەم گۆی زەویەیە بەرەکەت و ڕەسق نییە، بەڵکو دەستی زوڵم گرتوویەتەوە و لەو لاشەوە بەڕاستی بەرەکەتیشی تیانی ئەوی کە هەشە. نەبوونی بەرەکەت بەڕاستی لە مەعسیەتدایە، لە تاواندایە. وەرە تۆ ڕیبا بخۆ، کار بە ڕیبا بکە، یەمحەق الله الربا ويربي الصدقات. چۆن چاود لەوەیە معاملەی ڕیبەوی بکەی و غەش و خیانەت بکەی بڵێ بەرەکەتم بۆ دێ. وەرە لە مامەڵەیە پاک مەبە. المتبيعان إذا بينا بورك لهما. ئەگەر کڕیار و فرۆشیار ڕاست بن لە مامەڵەکەیاندا بەرەکەت دەکەوێتە ناو ژیانیەوە. تەطبیقکردنی شەریعەت باشترین هۆکاری بەرەکەتە، کەواتە وەلانانی هۆکاری ڕاستەوخۆیە بۆ نەمانی بەرەکەت. وەلەو ئەنەهم ئەقاموا التەوڕاتە والئینجیل وما أنزل إليهم من ربهم لأكلوا من فوقهم ومن تحت أرجلهم. ئەگەر شەریعەتیان تەطبیق کردبایە، جوولەکەکان کاریان بە تەورات بکردبا، بە ئینجیل بکردا، مەسیحیەکان و ئیمانیشیان بە قورئان بهێنابایە، لە ئاسمان و زەوی بەرەکەتیان بۆ دەباری. بە پێچەوانەی ئیستیغفار، ناسوپاسگوزاری و تاوانکاری و ناڕازیبوون بە ڕزق و ڕۆزی بەرەکەت لە ژیانە ناهێڵێت. گومانی تیانە کە نەبوونی عەدالەت یەکێکە لە هۆکارەکان کە هەموو مرۆڤایەتی پێی مەشمولە. هەر کاتێکی عەدالەت نەبوو لە سیاسەتە، لە ئابووری و لە ئیقتیسادا، حتا لە بواری کۆمەڵایەتیە بەرەکەت نامێنێت. تۆ لە ماڵێکی باوکێکی لە بینی مناڵەکە تا دادگەر نەبی چاوەڕوانی خێر و بێت لە مناڵەکات و لە ژیان مەکە. گومانێکیانە ستەمکردن بە هەموو جۆرەکانی تاریکی دەخاتە ژیانەوە و بەرەکەت ناهێڵێت. گومان لەوەدا نییە کە ئینسان ئیتقانی عەمەل نەکە، بەرەکەت ناهێڵێ. تۆ بتەوێ کارێکی بەرەکەتدار و مثمیر بەدەست بێن، دەبێت کارەکان ڕێک و پێک بکەیت، نەک بە فەوزەوی، نەک بێ بەرنامە، نەک نەزانی چی دەکەی، نەک دەزانی بۆ شوێ دەچی. گومان لەوەدا نییە کە تەمبەڵی و پاڵدانەوە گەورەترین هۆکاری نەبوونی بەرەکەتە. لە گەردوونە تەنێکی ڕاوەستاو نییە، هەموو شتێک لە جوڵەدایە.
لە هیچ شوێنێکی قورآن قعود بە مەدح نەهاتوە دەبێ ئینسان لە جوڵەیە بێ فەمشوو فی مەناکیبیها وەکولوا من ڕزقی ئینسان دەبێ بە گەردوو نابگەڕێ خوای گەورە ئەوەندە چاکەی لەگەڵاکردن تەنیا زەوینە وسخر لكم ما في السماوات وما في الأرض ڕۆژ لە ئاسمان خزمەتی ئێمە دەکات ماگ لە ئاسمان خزمەتی ئێمە طبقە غازات جازبێتە خزمەتی ئێمە دەکات بۆیە خوای گەورە وەکو لە ئاەتەکە کە خوێندرایەوە بارەکە فیها ئەم زەویەکی ئێستا مە لەسەری دەژین سەتا پێنجی تاقە و وەزەی سەرف نەکردووە هەتا ئێستا سەتا 95 زیاتر ماوە بەڵام دەستی ڕیش ڕەشی ناعەدالەتی و زوڵم وغیابی ئیمان وغیابی تطبیقی شریعەت وغیابی عەدالەت وغیابی مامەڵەی ناشەرعیانە و دنیاخۆری و خۆپەرستی و هەڵپەرستی وای کردو بەرەکە لە ژیانە نەمێن بارەکەڵڵا دەست خۆشیەخوا بەڕێز مامۆستا زرار ئەو دەواازانەمان نیشان بدە بۆی بتوانین دیسانەوە دەرگاکان لەسەر خۆمانە بکەینەوە کامانن. بسم الله الرحمن الرحيم الحمد لله وكفى والصلاة والسلام على المصطفى هۆکار زۆرن گوژێرێک بە کورتی لەو هۆکارانێکە بیتو بەرەکەت زیاد دەکا گرنگترین هۆکار بیر و باوەڕ و لە خواترسانە ئیمان و تەقوا ئیمانێک کە ڕواڵەتی تێدا نەبی و تەقوایەکیش کە جێبەجێکردنی فەرمانەکانی خوا و سنوور بە زاندنی تێدا نەبی لەو قەدەغەکراوەکانی ولو أن أهل القرى آمنوا واتقوا لفتحنا عليهم بركات من السماء والأرض أوش ڕۆنکردنەوەی خوایە ئەگە خەڵکی شار و دیاتەکان ئیمانی تەوا و تەقوای تەواویان هەبی پیت و بەرەکاتی ئاسمان و زەویان بەسەر هەڵدەڕێژن و من يتق الله يجعل له مخرجا لایەتێکی دیکە دەواازەی ڕزگاربوون لە تەنگە شەو ناخۆشیەکان ڕزگاری دەکاو بەرەو خۆشی دەباتن ئەوە گرنگترین خاڵێکی تر با بڵێن پیرۆستترین هۆکاری پیت و بەرەکەت ئەو مانگەی لە پێشمانە مانجی ڕەمەزان خوای گەورە مانگەنیت و مانجی ڕەمەزان و بە ڕۆژبوونەکەیەتی ئەتاکم شەهر مبارەک پێغەمبەر فەرمی مانگێکی پیت و بەرەکەت دەورتان دەدا یا شەهر بەرەکەت یەخشاکم الله فیه فینزل فی الرحمە ئەوە مانگێکتان لە پێشە مانگەکی بە پیت و بەرەکەتە خوای گەورە دەورتان دەدا بە پیت و بەرەکەتی خۆی و ڕەحمەتتان بەسەر هەڵدەڕێژی و بە تایبەتیش شەوە پیرۆزەکەی ئینا ئەنزەلناه فی لەیلەتی مبارەکە ئەو جمهوری عولەما فەرمون کە شەوی قەدرە و ئەش فەرمی شەوێکی تێدایە لە ڕەمەزانە لە 1000 مانگ باشترە هەرکەس بێ بەشبی من حرم خيرا فقد حرم ئەوە بێ بەشە ئەوە کەسیش بێ بەش نابێ ئیلا ئەگەر خۆی بێ بەشکە یان بێ بەشبی لە ئەسڵ بێ بەشبی و گەورەترین خاڵێکی تر لە هۆکارەکان گەورەترین هۆکاری پیت و بەرەکەت ئەوەیە ئەمە تەبعیەتی قورئانی پیرۆز بکەین و شوێنکەوتەی بین خۆمان بە ئەخلاقی برازێنینەوە وەک قورئانی پیرۆز لە فەرمی ئەنزەلناه مبارەک فاتبعوه ئەمە قورئانێکمان دابەزاندیە خەڵچینە پەیڕەوی بکەن و شوێنکەوتەی بن بیکەین بە پێشەنگی خۆمان و پێغەمبەرش فەرمی ئەوەی کە بیکاتە پێشەنگی خۆی و دەستی پێوە بگری خۆی بە ئەخلاقی قورئان برازێنیتەوە قادەوە إلى الجنة بەرەو باشی دەبا ئەوەی دەستی پێوە نەگری بەرەو دۆزەخی دەبا هۆکارێکی تری فراوان و بەردەوام ئەویش دوعا و عەفوەن زیکرەکانە ئەمە جۆری زیکرەکان بە تایبەتی ئیستیغفار وەک پێغەمبەری خوای ڕۆژانە 100 جار داوای لێخۆشبوونی کردیە دوعای پێغەمبەر نوحیشە قورئان باز دەکا فقلت استغفروا ربكم انه كان غفارا يرسل السماء عليكم مدرارا ويمددكم باموال وبنين ويجعل لكم جنات ويجعل لكم انهارا دا لەگەلەکەی دەکا بە بەردەوام ئیستیغفاریان هەبی بەشیما ببنەوە بگەڕێن لای خوای گەورەتە خوای گەورە پیت و بەرەکاتی ئاسمان و زەویان بەسەر هەڵبڕێژی ماڵ و منداڵ و سامان و ئەوەشیان پێ ببەخشیتن و دەبی ئەمە بەڕاستی زیندوی تور بین زیندوتر بین نەک زیندوی مردی بین نمونێ ئەو کەسانێک کە بە بەردەوام ناوە زیکری خوادانە لە زیکردانینە نمونەی کەسی مردی و زیندی وەچی ئەو کەسانەی لە زیکردانە و لە زیکردانینە ئەوەی زیکرکە زیندی ترە ئەوەی زیکردنەکان مردووە و هۆکارێکی تری خۆشەویست با بڵێن بەلای ڕەب العالەمینەوە دوعا و پارانەوەی هەمیشەیە ڕۆژانە دەستنوێژ هەڵدەگری وەسع لی فی داری و باریک لی فی ڕزقی داوا دەکەی خوای گەورە خانوبەرە ئێستا و پاشە ڕۆژم فراوان بکەوە پیت و بەرەکەت بخاتە بژێوی ژیانم ڕۆژانە زیاتر لە 3 جەمە خواردن و خۆراک دەخۆی مامۆستاش ئاماژەی پێکرد کە اللهم بارك لنا فيما رزقتنا دوعای پیت و بەرەکەتی ڕزقەکەی دەکەی هەڵڕێژی یان دوعای لۆ ئەو سفرەی دەکەی کە لەسەری دادەنیشی لۆ ئەو ماڵەی یانە شێوازی خواردنەکەی بسم اللهیە و لە پێشەوە خۆت لەسەرەوە کەینە خۆی پیت و بەرەکەتی دەدا یان پاروێک دەکەوتە خوارێ نازانی بەرەکەت دەسدا جێی ناهێڵی یان هەندێک خۆراک و خواردن هەیە یان زەیتونە فإنها
زەیتی بخۆن و خۆتان پێچەورکەن لە دارێکی پیرۆزە یان ئاوی زمزمە پیرۆزە ینی ئەو شتانە کە پێغەمبەری خوای صلی الله علیه وسلم باسی کردە. هۆکارێکی تری پیت و بەرەکەت ئەوەی ئەمە بەڕاستی پێکینانی خێزان دوعای ئیستیخارەی تێدایە لە دوعای ئیستیخارەی ئۆبارێک لیفیی تێدانی داوای بەرەکەت دەکەی کە ئەو ئیشەم لە پێشە پێکینانم لە پێشە بەرەکەت پێوە پیرۆسترین پرۆسەش ئەوەیە ژنەکە کاروباری ئاسانبی و مارەی کەمبی ئاعظم النساء بەرەکەتەن ئەیسەرهن مؤنە و پێغەمبەری خواشلەوەی ناو خێزان بە بەردەوام پیت و بەرەکەتی تێداوی داوامە لێ دەکە ئەگەر چوینەوە ماڵەوە يا بني فسلم فإنه يكون بركة عليك وعلى أهل بيتك سلام بك أبي تماي بيتو بركات لسرخوتو خانوادت و بيتو بركاتي شتير هو كاري شتير بيتو بركاتي ومرز لا جورا كان بجرين جورا بتمن بجورا لا زان سوزان ياري بيتين البركة مع كابيركم بتايبتي داكو بابو أوانا ننبابيرو أنا وهو كاري شتير خو باراستن لا و نەخۆشیەکان ئەتوانی بڵێن مەترسیدارترین ڤایرۆز چاوی پیسە چاوی پیسە کە پێغەمبەر داوامان لێ دەکا نەک تماشای شتی خەڵکی بکەی خۆشت بی خۆت بیایی خەڵکی بی پێی معجەب بی دوعای بەرەکەت بکە ئالا بەڕەکتە بە کابرای دەریەوە چ چاوی لێدا و لۆ دوعای بەرەکەتت لۆ نەدەکرد خوای گەورە پیت و بەرەکەت بخاتە ژیانمان و تەمەنمان و زانست و زانیاریمان و وڵات و میلەتمان و بەتایبەتی موسڵمانانی غەزە و وڵاتەکانی تر عربی خوا خێر بسیمە موسا خی گەورە بەرەکەتداتان کە ئینشەڵڵا بەڕێزما وەسا نظامەدین پێم بڵێ گرنگی بەخشین لە بۆ هۆکاری فراوانبوونی زیاتری بەرەکەت چەندە و چۆنە؟ بسم الله الرحمن الرحیم بەڕاستی سوپاسی جەنابتان دەکەن ئەو مامۆستا بەڕێزانش بابەتەشی زۆر گرنگیان باس کرد و ئێمەش لە جیهانی مادیات دەژین خەڵک بە دوای بەختەوەری و ئارامی خۆشیدا دەگەڕێ خۆشی ڕاستەقینەش بەڕاستی ئەو سەدەقەیەکەوە ئینسان دەیبەخشی پاش سەدەقەکە دەبینی شتێک دروست دەبی لە ناو دڵ و دەرونی کە پێغەمبەر عەلەیهی السەلات وەسەلام فەرمی ما نەقەسە مال من صەدەقە و ئەو کەسانێکەوە حەزیان لێیە لە ئەبحاسی غەربی لە جامعەی هارڤەرد بەحسێکیان کردی لەس ئەو فەرمودەی پێغەمبەری صلی الله علیه وسلم فەرمی کاتێک کە ئینسان پارەی دەبەخشی ئارامیەک و زەردەخانەیەک و پێکەنینێک بە ڕوخساریدا دروست دەبیتن کە خوددا حەز دەکا کە خودای ڕەب العالەمین لێ ڕازی بۆیان خەڵکانێکەوە خەڵکانێکی تێر کردێ محتاجێکەوە احتیاجی لەسەر دەفع کردیا دەفەرمی هۆڕمۆنی سەعادەت هەیە لە جسمیسانی هۆڕمۆنی ئیجهادیش هەیە ئەوەی هۆڕمۆنی ئیجاد کە ئابە و قەلەقی لە ئینسانی دروست دەکا بەڵام هۆڕمۆنی سەعادەت دایمەن ئارامی خۆشی و بەختەوەری و ئینسانی وەلێ دەکا کە بڕیارەکانی ڕاستتر و دروستتر و چاکتر یعنی پێشەی بەرەکەتی مادی بێ ڕۆحی و نەفسی دێ بەێ ئەو خەڵکە ئێستا بە دوای ئەو فیتامینات و دەرمانات و ئەو ئەنزیماتانە دەگەڕێ کە بەختەوەر سەعید بی بەڕاستی لەبەرەوەی گەیشتە قیمەی مادیەت ئەو جا لە خۆشی بەختەوەری دانیە ئەجا پێ الله جل جلاله لە قورآنی پێ دەفەرمی وما أنفقتم من خير من شيء فهو يخلفه يعني مەسەلەکە هات دنیا نییە لە دنیای خدا رب العالمین پێت دەبەخشی بەرەکەتی ئەو سەدەقەیە پاشان لە قیامەتش ئەجر پاداش دەکەی دەمینێ الله جل جلاله لە قورآنی پیرۆزدا باسی یعنی تەماشای ئەمە زۆر جاران لە فەلاح ئەنجەمان لێ دەبی ئەرێ بڕیاری گەنمەکە و جۆیەکەت سەمت دەلێ بە یەک بە دە و بە 20 و 30 و 40 بەڵام الله جل جلاله دەفەرمێ مثل الذين ينفقون أموالهم في سبيل الله كمثل حبة أنبتت 7 سنابل في كل سنبلة 100 حبة والله يضاعف لما يشاء يعني معناه يكبه حفصت ويكبه هشتت ويكبه نوصت وزياترش أو لچندر دردسي أو براستي لبركتي صدقي إمام أحمد فرمي تماشاي أوام كرت بيت المال بني أميي كاتكا إمامي عمري كري عبد العزيز خليفة بو دنشي قالمي بقدر ناوك قصبة بو وند قوربو لسر الإسلام هذا ما كان ينبت أيام العدل عدل وداد پروری کە سەدەقە بڵاو بووە بەڕاستی هەتا لە سەتیایەکانی دانەوێلیان دەڕێشتە تێر و توال ئەوە نەبن محتاج دەبن و بەرەکەت بەڕاستی یعنی ئیشەکانت کار ئاسانیت لۆ دەکا والله في حاجة العبد أو في عون العبد ما كان العبد في حاجة أخيه يعني بەرەکەتی ئەو سەدەقەی دەیبینی و هەستی پێ دەکەی کە ئیشەکانت زۆر بەڕاستی و چاک دەڕواتن لۆ برادێک باسی ئەزمون و تەجروبەی خۆی دەکە دەرێ کاتێک کە معاشی وەردەگرم ئەوجا ملیۆنەی وەردەگری زیاتر و کەمتر
دەلێت 20 میهم دەیکەمە خێر بنا ماڵەکە زیرانێکمانەی دەیدەمێ پێر وتی معاشەکەم بەش دەکا ئەزە سەرفی دەکا دەلێ بەشم دەکا جار و باریش هەندە چیش زیاد دەبینێتم وتی یەک لەو ماگانەکە لەبیرم چوو ئەو سەدەقەیە بدەمە ئەو جیرانەیان ئەو بنەماڵەیەی فەرمی بەشی نەکردم 5-6 ڕۆژیش 10 ڕۆژیژما معاشەکە تەمان ئەوە قسەیویە ئەزمونیویە پیاوەکی ڕازگۆشە ئەو قسەیەکە کردیا و پێغەمبەریش عەلەیهی السەلات وەسەلام ئەو کەسانی کەوا ئینفاق دەکەن دوعایان لۆ دەکا یعنی بەخشینەکە بە دوایدا بەرەکەتەکەی دوعای پێغەمبەری دەکەن سەڵاسەلام اللهم ئەعطی منفقا خەلەفا ئەوەی دەیبەخشی یا ڕەبی خودای پێی ببەخشە و پاشان بەرەکەتی سەدەقەت بەڕاستی ئیبن قەیم ڕەحیمەه الله تعالى دەفەرمێ بەرەکەت دەفع البەلای تێدایە ئەو موسیبەتانێکە دەور و بەرمان و پاشان دەفع العین وەشەڕ الحاسد شەڕی حاسدان و ئەوانەی چاوزارن و پاشان ئەوەی بەڕاستی بەرەکەتی سەدەقەی هەست پێ دەکا بە سیدقەوە سەدەقەکەی بکە بەڕازگۆیی یعنی سەدەقە من صدق القلب هاتیەوە نیە سەدەقەش لە کوردەواری عادەتەن خەڵک وە باو لە ناخۆڵکی سەدەقەشم یعنی کەنە حیوانەکەم سەربەری لە پێنای خوددا بەلام صدقة زۆر شت لە خۆی دەگریتەوە بەڕاست صدقة في الكلام صدقة في النيات الصدقة أو صدقانە بەر حتى صدق في النيات عیبادەتەکەت بەرەکەتر دەکاتن ئەوجا لێرەدا بەڕاستی آخر قسەشمەوەیە پیاوێک دێتە لای پێغەمبەری عەلەیهی السەلات وەسەلام يشكو قسوة قلبه پێغەمبەری صلی الله عليه وسلم علاجێکی لێ دادەنێ دەفەرمی إذا أردت تلين قلبك فأطعم الطعام وامسح على رأس اليتيم يا ربي خدایا ئەو بەرەکەتەمان پێ بەخشی وصلى الله على نبينا محمد وعلى آله وصحبه. خاگەورە پاداش بەخێرتان داتەوە دەست ساوتان خۆش بیا ڕەبی ئینشاءالله هۆکارێکی زۆر باشەوەی بتوانین بگەڕێنەوە دیسانەوە بەرەکەتی خوا بەسەر خۆمانە نازلکەین لە کۆتایی بەرنامەیە کەمتر لە خولەشیەکەرێکێک دواوتەی بەڕێزان بفەرمون لە خزمەتان نابین بەڕێز دکتۆرجان. بەڵێ وڵا حقت یعنی مەسەلەی بەرەکەت بابەتەشی فراوانە و چەندین لایەن ئەگریتەوە لەو دقیقەی بە هەر ئاماژە بەوە بکەین ینی ئینسان پێی خۆشە هەم عمری درێژ بی و هەم لەش ساو و تەندروست بیت نابلوسیێرێ پیاوەکەم بینی لە تەمەنی 90 ساڵی بوو ماشاءالله زۆر صحەتی باش بوو یعنی لە بیستن لە قسەکردن لەوانە گوتم بزانم حکمت چییە خوای گەورە ئەو بەرەکەتی خستیتە تەمەند و ئەو صحەتت گوتی من دوو شتم کردووە یەکیانەوەیە کە بەتنەکە زگەکەم پاراستووە لە حەرام ڕزقی حەرامم تێ نەکردووە و فەرزەکەشم پاراستووە کاری فاحیشە و بەدڕەوشتیم نەکردیە گوتی حافظناها في الصغر فحفظه الله تعالى علينا في الكبر ئێمە لە گچکەیە ئەو ئەندامانەمان پاراستووە خوای گەورەش بە گەورەی لە بۆ ئێمە پاراستووە جا ئەڵێ من عاش تەقیەن عاش نەقیەن ئینسان ئەگەر متەقی بوو خواناز بوو پارێزگاری لە دینی خوا بکە خوای گەورەش هەمیشە بە پاچی دەهێریتەوە بە ساغی دەهێریتەوە و بەرەکەت دەخیتە دینەکەی و ماڵەکەی و سەحەتەکەی. بارك الله. بەڕاستی دکتۆر عەبدوڵڵا. بارك الله. والله ئاماژە بە بەرەکەت لە تەمەنی پێغەمبەر بکەین صلی الله عليه وسلم بە تاکە کەس ئەو داوە مبارەکەی دەست پێ کرد لە دوای 23 ساڵی پێغەمبەرەتی وفات دەکا صلی الله عليه وسلم ئومەتێک و دەولەتێک بەجی دێڵی ئیتر ئەگەر بمانەوێت داوەمان علممان عەمەلمان بەرەکەتدار بی ئەو دوو صیفەتەی کە پێویستە تێیدا بیتن یەکەم خۆی یەکلاکردنەوە لە بۆ ڕەب العالەمین ئیخلاس بکە مەزدەری هەموو بەرەکات لای ئەوە دوو شوێنکەوتنی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چکە وەڵڵاهی گەیشتن بە ڕەزامەندی ڕەب العالەمین هەموو دەرگاکان داخرایە تەنها یەک ڕێگامایە شوێنکەوتەی پێغەمبەر بی صلی الله عليه وسلم. ئەی وەرە پاداشتاتەوە بەڕێز مامۆستا سازرا. وڵای منیش یەکیان لەوانە خۆمان بە ئەخلاقی پیرۆزی پێغەمبەری خوا بەڕازەینەوە کە بە بەردەوام دوعای پیت و بەرەکەتی لۆ خۆی و لۆ خەڵک و لە وڵاتەکان هەندێک وڵات کردیە لەوانە مەسەلەن ذکرێکی سبەینان لە ئاخرەکەی دەڵێ فەتحەهو وەنەسرەوە بەرەکەتەوە و داوای دەرگاکردنەوەی خێر و بێر و سەرکەوتن و پیت و بەرەکەت یانە خوای پیت و بەرەکەت بخێت چاوەکانم جێچکەکانم گیان و دڵ و دەروونم کار و کردەوەم یا دوعای لۆی بەرامبەر کردە خوا پیت و بەرەکەت بخێ ماڵی منداڵی 9 منداڵی ژماردی قورئانیان لەبەر کردیا ماڵی ماشاءالله دەستی بگەاند بایە بەردی پیت و بەرەکەت پێوا بوو یا خوا پیت و بەرەکەت بخێ یا مەر و شاممان یا خوا ئەبراهیم دوعای بەرەکەتی لۆ مەکەی کردیە دوعای لۆ مەدینەی دەکا ئێستا بە ملیۆنەها هەندێک جا دەرێن 4 ملیۆن 6 ملیۆن خەڵکی لێیە الحەمدولillah بە هەر یەکی دوو جەمی بۆ خواتەریەکی 2000 دەست بە ئەو بگەنی دەستێژی بشوە
بەرەکەتی لێ خلاص ناوی ببەردەوام و دوعای لۆ مەسەلەن بکوزاوە ئەوانە بارەکە الله لەکەەوە عەلەیکی ماشاءالله دەبی زۆرە ناچیناوی و کۆتاییەکەش یعنی هۆکارێک هەیە بەڕاستی ئەمان ئەبیتە مایەی لە دەستدانی هەرچی بەرەکەت ێستا وشەی ڕزق لە زاراوەی ڕزق لۆ زانە سوزانیاریش بەکاردێ لە تەندروستیش بەکاردێ لۆ ماڵ و سامانیش بەکاردێ لۆ منداڵیش بەکاردێ هۆکارێکێ کە هەرچی ئەتوو ئاواتت بی لە دەستە خۆتی دەدەی ئەوەیە إن الرجل لا يحرم الرزق بالذنب يصيبه مرۆڤی وایە بێ بەشە بێ لە بەرەکەتە چی بەهۆی گوناحەچی لۆی سەلەفی ساڵح دەرێ ئەمن لە کەرەکەم لە گوێ درێژەکەم ئەشاچی مەجلسی دەمزانی گوناحەکەم کردی ئەو ڕۆژەی کەرەکەم نەداتە بەباری هەستی کاریگەری گوناحەکەی لە گوێ درێژەکەی کردیە بەوی ڕادەزانی بارك الله پای گەورە پەنامان بداو لە گوناح و تاوان و پێچ بەرەکەت بخاتە ژیانمان دەستت خۆش بێخە بەرز مامۆستا حەسەن بۆ ئەوەی ژیانمان بەرەکەتدار بێ ئێمە متابعی حاڵەت و زەمن و مەکان بکەین حاڵەتی دینداریمان ئیمانیمان ئەخلاقیمان عیبادەتیمان ڕێک و پێکی و خەریکبوون بە زانست و زانیاری بە سوود و کاری جددی و کاری بەرهەمدار لەو زەمانەش بە دویان دابگەڕێن مانگەکان بن شەوەکان بن کە خوای تەعالا بەرەکەتی تایبەتی تێخستووە و بێجگە لە کاتە عامەکان کە هەموو زەمانێک وەالعەسر پیرۆزە و ئەو مەکانانەش کە زۆر تایبەتن کە خوای تەعالا ئینسان بەرەکەتی تێخستووە جا شام بێت جا مەکە بێت جا مەدینە بێت جا پەنای کەعبە بێت جا مزگەوتەکان بن جا لە پەنای دایک و باوکا بێت لە مەجالیسی علم و ذکرا بێت ئەمە ئینشاڵڵا بەوانە ژیانمان بەرەکەتدار دەکەین بارك الله مامۆستا ڕزگاری بەڕێز دواوەتی جەنابتان طبعا بەرەکەت ئەوەیە کە مرۆڤ چاوەڕوان لە شتێک ناکە ئەوەندەی پێبدا زیاتر لەوە پێدا ئەوە حقەتی بەرەکەتەکەیە و بەرەکەتیش لە ژیان لە هەر حاڵەتێک بێتە دەرێ ئیلا یعنی وەکو ئەڵەیان کرد و کاری ئەکەیان وێرانی ئەکات بۆیە لە خلالی ئەو حاڵەتانە دوعایەکانی پێغەمبەر عەلەیهی سەڵات وەسەلام ینی حتا لە بۆ زەواج وە لە پاشی زەواجیش کە منداڵ ئەبوو ئەی فەرموو بوریکە لەکە فی المەوهوبی لەهو ینی هەموو شتەکانی بەرەکەتدار کردیە و ئینسان هەوڵداکە ئەو بەرەکەتی خوای گەورە سوبحانەهو وتەعالا لە ژیانی نەبڕێت ئینشاءڵڵا بارك الله بەڕێز مامۆستا نیزامەدین پێغەمبەری خۆشەویستمان عەلەیهی السەلات وەسەلام دەفەرمێ صەنائع المعروف تەقی مەصارع السوء کەواتە بەخشین دەتپارێزی لە ڕووداوە ناخۆشەکانی دنیایە و لە قورئانی پیرۆزدا باسی ئاوات و ئارەزوەکانی مردی دەکە ئایا مردی ئەگەر بێتەوە دنیایە حەزی لە چییە لە بەرەکەتی سەدەقەیە بەڕاستی و پاشان ئەو وتار و محازرە و خوتبە و هەر شتێک بەڕاستی ئەگە سەدقی تێدا بوو لەگە خودای بەرەکەتی زیاتر دەبی لۆ یەک لە سەلەفی ساڵح دەفەرمی ما بال کەلام السەلەفی ئەنفع من کەلامینە لەو قسەکانی سەلەفی ساڵح لەمە خۆشتر و بەپیتر و بە بەرەکەتر بوو فەرمی لأنهم كانوا يتكلمون لعز الإسلام ونحن نتكلم لعز النفوس ئەزە دەبی ئەو خاڵە زۆر زۆر ئاگامان لێبی عزی ئیسلامی تێدابی بەرەکەتی زیاتر دەبی بە عز النفوسیش تێدای بەخوای زۆر بەرەکەت و خەڵک ئیسفادەی لێ ناکە خەڵک ئەوڕۆ زۆر نەخۆش مامۆستا ماشەڵڵا بەلایەکان زۆرن داوە مەرداکم بسەدەقەتی بە هەمان شێوە بەڵێ دا و مەرداکم بە سەدەقە سەدەقەش شتێکی زۆر زۆر پیرۆزە تاکو لەبەرەوەی دوعای ئینسانی نەخۆش و مەزلوم و فەقیریش هەز دەکات بە مەزلومیەتی خۆی لەو ژیانەی کە زۆر لە زۆر شتان بێ بەشە یعنی خدا زوڵمی لێ نەکردێ بەلام وا هەست پێ دەکات ئینشاءڵڵا زیاتر لە خودای نێزیکە کاتێکەوە سەدەقەشی پێ دەبەخشی دوعایەکانی قبولە ئینشاءڵڵا زۆر زۆر سپاسان دەکەین خوای گەورە پاداشی بە خێرتان داتەوە خوای گەورە بەرکەت بخاتە تەمەنتان و علم و خزمەتتان خوای گەورە بۆ ئێمە تەبێلی ئینشاءڵڵا تعالا دوبارە سپاسان دەکەین بەڵێ بینەرانی ئازوو خۆشەویستی پەیامی دڵان ئەڵقەی ئەمجارەی پەیامی دڵان بە پایان گەیشت دەخوازین کە خوای گەورە لێمانی قبول کات و ببێتە مای ئەوەی کە ئێوەی ئەزیز و خۆشەویست لەگەڵمانە سوودمەند ببوون خوای گەورە پاداشی مامۆستا ئازوو خۆشەویستان بداتەوە سپاسی بینەری ئێوەشەکەین کە تا ئێستا بە دیار بەرنامەکەمان دانیشتون بەخوای گەورەتان سپێرم والسلام عليكم ورحمة الله وبركاته